ئێمە دەمانەوێت لە ڕێگەی ئەم فیلمەوە پەیامەکانی ناو ئەم فیلمە پەیامی هەر دیمەنێک و هەر مەشەدێکی ناو ئەم کورتە فیلمە بە بینەرەکانمان بڵێن کە تەشجیعیان کەین لەسەر ئەساسی متمانە و ڕازگۆیی پەیوەندی دروست بکەن بە گشتی پەیوەندی و بە تایبەتی پەیوەندی هاوسەرگیری کە پێویستە کچ و کوڕ لە یەکتر تێبکەن شارەزای تەبیعەتی یەکتر بن ئاشنا بن بە تەبیعەت یەکتر دواتر بڕیادن ئایا ئەتوانێت لەگەڵ ئەمجە وەها تەبیعەتێک بگونجێت و ئینسیجام کە ژیانی هاوسەرگیری ئەگەر نەتوانێت ئینسیجام کە بۆچی بڕیاری هاوسەرگیریدان کە وەڵامی ئەم پرسیارە لەناو کورتەفیلمەکەدا بەتایبەت لە ئێستا شاکاگاکەوە ئەوەنەی کە لە ڕاگەیانەکان و ئاگادارین کە پرۆسی هاوسەرگیری بەداخەوە کە ڕێژەی جیابوونەوە ژن و مەردەکان و خێزانەکان و لەکترازانی خێزان ڕۆژ بە ڕۆژ و هەروە ساڵ بە ساڵ داتەوە ئامارەکان وامان پێڵێ کە زۆر زیاتر و بەرزە بێتە کاتە پێتان وایە کە ئەمە کاتێکی گونجاوە بۆ بەرهەمێنانی کورتە فیلمێکە چیرۆکەکەی ڕنگدانەوەی واقعی کۆمەلگای کوردی بێت واتانەی ئەو پەیامە گرنگە بگێنن کە خێزان چییە و هەروە چۆن دروستە بێت و ئەو مەرجانە چین کە پێویستە هەبێت لە دروستبوونی خێزانێکی سەرکەوتووە. زیادبوونی دیاریدەی جیابوونەوە لە کۆمەلگای کوردیدا و بیرۆکەی کاکاربین کە بەمنی ڕاگەیان بەراوردێکی بیرۆکەی ئەوم کرد و زیادبوونی دیاریدەی جیابوونەوەم کرد ئەمە پاڵی بە منەوە ناکە ئەم بیرۆکەی بکەم بە سیناریو و دواتر بیکەین بە کورتە فیلمێک و بۆی پەیامێکی سوودبەخش بە تاکەکانی کۆمەلگا بگەێنین کە هاوسەرگیری بڕیاری هاوسەرگیری ندەن لەسەر ئەساسی یا نسیب یاخود لەسەر ئەساسی فەیس ئەم فەیسی جوانە هاوسەرگیری لەگەڵەکەم ئەم شکل و جسمی جوانە قسەی جوانە نواندنی جوانە هاوسەرگیری لەگەڵەکەم نەخێر هاوسەرگیری بەبێ شارەزار بوون لە تەبیعەتی بەرامبەر لە خەسڵەتە کەسیەکانی کەسی بەرامبەر بڕیاری هاوسەرگیری بەبێ شارەزار بوون لە خەسڵەتی کەسایەتی بڕیارێکی زۆر مەترسیدارە بۆ بڕیارێکی یان نسیبیە هاتوونە هاتە واتە یان سەرەکەوێ یان فەشەلەهێنێ کە بەداخەوە تۆ بڕیاردان لە پرۆسی هاوسەرگیری بەیان نسیب یاخود بە هاتوونەهات بەڕاستی مەترسیدارە چکە جیابوونەوە ئاسەوار و کاریگەری و دەرەنجامی هەیە یەکێک لەو ئاسەوارانە ئەوەیە کە ئاستی کۆمەڵایەتی کەسایەتی ئەو کەسە دابەزێ بە تایبەتی خانم کە ناویانەنێن بێوەژن کە لە ڕووی کۆمەڵایەتی و دابوونەریتی ئێمە وایە ئاستی کۆمەڵایەتی و ڕغبەت و فرسەتی زەواجی کەمە بێتەوە دوای فەشەلی ئەم زەواجە کە ئەمە وای کرد کە ئەم کورتە فیلمە بێتە بەرهەم دەستا خۆش بێت.